لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ساردیەک بە پەیوەندیەکانی نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانەوە دەبینرا لەسەر کۆمەڵێک پرسی تایبەت، بەڵام ئێستا وەکو لە ڕاگەیاندنەکانیشەوە دەستەواژەی بەستەڵێکی سیاسی و وشکە ساڵی سیاسی ئاماژەی پێدەکرێت کە ئاماژەکان ئەرێنین بۆی کە جارێکی دیکە پەیوەندیەکانیان ئاسایی بکرێتەوە دەست بە دانوستان و توێژ بکەنەوە لەسەر و پرسیانەی کە لەسەری ناکۆک بوون. من زیاتر قسە دەکەم سەبارەت بۆی کۆی ئەم بابەتانە لەگەڵ بەڕێز هەرێم کەمال ئاغا ئەندامی سەرکردایەتی یەکێتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش لە پەرلەمانی عراق لە هەولێرەوە لەگەڵما. بەڕێز هەرێم ئەم کاتت باش، ئەمەوێ سەرەتا لە بەڕێزت بپرسم کە ئایا و بەستەڵەکە سیاسی نێوان یەکێتی و پارتی تواوەتەوە، پەیوەندیەکانیان کەی ئاسایی دەبێتەوە، دانوستانەکانیان کەی دەست پێ دەکات؟ سلااو لەوە لە بینیرانی کەیبیستوار دیارە نەکەر زەرورەتەکە بەڵکوم کارێک کە دەبێت وابێت ڕێکەوتنی یان لێگەیشتنیەکێتی و پارتی ڕنگدانەوەی ڕاستەخۆی هەیە لەسەر کۆی پرۆسی سیاسی، کۆی پرۆسی ئەمنی داهاتووی کوردستان و ئەو ئەزمونەی کە بە خوێن و فرمێسک و قوربانەکانی خەڵکی کوردستان و زۆربەی بە تایبەتی یەکێتی لە ڕیزی پێشەوەی ئەو قوربانیان بۆ ئەو دەستکەوتانەی کە بۆنەتە ئەم ئەزمونەی لێ بەدەست هاتووە دەبێت بیر لەوە بکەینەوە کە هەم ئەو برادرانەی کە باسی وشکە ساڵیان کرد بەڵام بارانی پێویستە باسی قەبارێ بچووکی ئەم کێشانیان کرد دەبێ فعلەن ئەمانە بە بچووک ببیندرێەوە شتی گەورە شتی داهاتوو استراتیژی نەتەوەکەمان داهاتووی نەتەوەکەمان لەبەرچاو بێت چونکە هەموو ئەوانەی کە دەستکەوتی ئێستا و داهاتوویان لە ڕابردوو لە دەستوری عێراقەوە دەست پێ بکەین هەموو ئەوانە بە تەبایی و لێگەیشتن و تەفاهم و یەک ڕێزی ناماڵی کوردەوە دەستەبەرکراوە و بەدی هاتووە بۆی هەموو ئەوانەی کە لە دەتیشی ماداوە لە ڕابردوو بە ناتەبایی و نایەکڕێزی و بەوانەی کە لە ڕابردوو ئەو ماڵکاولانی کە کورد بینێوتی فرسەتی زۆری دەستداوە. بۆیە قەزیەکانی ئێستا ینی ئەگەر چەوەکو بە شێوەیەکی گشتی باسکەین، ئەگەر کێشەی مەلەفی ئاو باسکەین مەلەفێکی بچووک نییە، ئەگەر کێشەی مەلەفی نەوت باسکەین بچووک نییە، ئەگەر کێشەی ئاسایش باسکەین بچووک نییە، ئەگەر باسی دەستوری کوردستان بکەین کە لە 2005ەوە ڕێگەمان پێدراوە بە پێی دەستوری عێراق دەستورمان هەبێ کە نیمانە تا ئێستا بۆ نیمانە هەموو ئەو مەلەفانەی ئاماژەم پێدا بە ئاسایش و نەوت و ئاو هەموو ئەو ئیدارانی کە هەم بەداد وەریشەوە کە زۆر ئەحراز کراون بەهۆی ئەم حکومڕانی خۆمان دەبێ هەموو ئەوانە چارەسەر بکرێت. چارەسەری ئەمانە نە بە حزبێک و نە بە ناڵێک لایەنێک و نە بە کەسێک بەڵکو بە تێکڕای بە تایبەتی ئەوانەی کە کۆدەنجی هاو پەیمانی یان یەکڕێزی یان بە تایبەتی ئەمڕۆ کێچێتی و پارتی لانی سەرچی لەم حکومەتە هەموو ئەوانش کە من ئاماژەم پێدا مەلکی گرنگنەوە دەبێت لە داهاتوو و ئەوانی کە وەرەقەی عملی ئەم ڕۆژمان لەگەڵ حکومەتی بەغدا. باشە بەڕێز هەرێم جەنابەت ئاماژەت بە کاریگەریەکانی ئەم لێک دوورکەوتنەوەیە کرد، بەڵام ئەمەوێ بزانم بە کۆندامێکی سەرکردایەتی یەکێتی وادەیەک دیاری کراوە بۆ کۆبوونەوەی هەردوو لا لە ئاستێکی باڵادا دەگوترا کە دوای سەری ساڵ کۆ دەبنەوە پێش سەری ساڵیش وادەیەکە بوو بەڵام کۆبوونەوەکە نەکرا. پێشتر چەند وەرەقەیەکە بوویان لە کۆی ئەو ناڕەزایانەی کە هەبووە لەلایەن یەکێتی کۆنووسێک هەبووە و لەلایەن پارتیش کۆنووسێکەوەوە بۆ ئەم کۆنووس و تێبینی و ڕەخنە و گلەیانەی لە هەردوو لا بەرز کراوەتەوە بۆ هەردوو لایەنی سیاسی یەکێتی و پارتی. دیارە کەم سادی هەبووە کەم تەرخەمی هەبووە یان جێبەجێکردنەوە یان وەڵامێک نەبوو پێویست کە بتواندرێ دوایەوەش ڕنگدانەوەی تری بەسەدا هات و کۆمەڵک کێشەی تریشدا. بەڵام خۆشبەختانە لەم ماوەی ڕابردوو لێک تێگەیشتن هەیە، تەفاهم هەیە و ئەم قۆناغش پێویستی بەوە هەیە کە ئەم تەفاهمە زیاتر بچێتە پێش بۆ بتواندرێت کۆی کێشەکان بەرەو سفر و یان تاونەیە لێتەوەەوە بتوانین خۆمان ئامادەکاری بکەین بۆ دەستکەوتی زیاتر بۆنەوەتەوە کەمان و بۆ داهاتوومان. کۆبنەوە بکرێت کەوا بڕیار و بکرێ. جا ئەوەی کە من دەمەوێت بێڵێم لەم چەند ڕۆژەوا بڕیار و بکرێت کە دەتوان بڵێم لە گەیشتنی باشەوە و بۆ نیەت باشیش کە هەندێک شتەیە پێشەوەی کۆبنەوەکان بکرێت دەتوان بڵێم جێبەجێ کراوە یان ڕێکەوتن کراوە. بەڵام تازە ناوەڵێن کات بەهۆی پشوەکانی ئێستا حکوومەتی هەرێم و قۆناغکەوا بێت کە بخرێتە دوای سەری ساڵ وا پێ دەچێت لە سەرەتای ساڵی 2023 کۆبنەوەکانی یەکێتی و پارتی دەست پێ بکاتەوە. من پێم وایە ئەم لێگەشتانەی ئەمڕۆ بۆ کۆبنەوەکانی داهاتوو باسوچێکە دەتوانین بڵێن کۆمەڵک گرێک کۆرە و شت کراوەتەوە و ئەمەش ڕنگدانەوەی باشی دەبێت لەسەر کە
تەفاهمی باشێتتا و هیوادارین کۆبنەوەکان دەرەنجامی باشێوێ. باشە ئەو گۆڕانکاریانەی کە لە حکوومەت و پەرلەماندا لەلایەنی کێتی نیشتمانی کوردستانەوە کراوە بە تایبەتی وەزیرەکان ئەمانە تاکەی بەردەوام دەبێت بە یەک پاکێج دەبێت یا بەم شێوەیە هەرجارە و وەزارەتێک گۆڕانکاریەکان تایدا ڕوو دەدات؟ نا دەبێت بێت پاکێژ بێ و گۆڕانکارانەی کە پارتی دوای کۆنگرەی چواردەوە و گۆڕانکارانی چێتیش لە ماوەی ڕابردوو هەمووی بێک پاکێژ چونکە بەشێکیان پێویستی بە دەنجی پەرلەمان هەیە، بەشێکیان پێویستی بە بڕیاری سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەیە، بۆیە دەبێت بێک پاکێژ و پێدەچێش ئەم ڕێکەوتنی لەسەر کرابێ کێشەیەک لەوە نمابێ. باشە لەبارەی بەغدا و ڕێکەوتنانەی کە پێویستە جێبەجێ بکرێن بڕیارەکە سەرجەم وەزارەت و لایەنەکان پابەندی ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و بەغدا بن وەکو فراکسیۆنی یەکێتی چا ئامادەکاریتان کردووە لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە هەماهەنگیتان چۆنە؟ دەنگیەوە لە بەغدا چۆن دەگەیەنرێتە لایەنی خۆی؟ بەغدا جیاوازی هەیە لە هەرێمی کوردستان، زۆربەی کێشەکانمان لە بەغدا دەتوانڕێن ئەوانەی کە ڕەهەندی نیشتمانیان هەیە هاوبەشین هاوخەمین هاوکارین بۆ ئەو بابەتە بابەتی شایەتەداراییەکان و بودجەی هەرێمی کوردستانە ئەرچی هەموو لایەکمانەوە بە یەکێتی نیشتمانی کوردستان بە تیمێکی باڵاوە لە سەرەتاوە بە تایبەتی لە ساڵێکی ڕابردوو کاریگەری زۆری هەبووە و ئەو وەرەقانەی کە یان ئەو کارنامانەی کە حکوومەتی ئێستانی لە مەنهەجی حکومی داواکاریەکانی کورد بە تایبەتی لە ڕێی یەکێتی و پارتی باش گەێنراوە وی من کە ئاگادارم ئەم وەرەقەی کە پێشکەش کراوە مەسەلەی بودجێ مەسەلەی تەقاقی خەڵکی کوردستانە بە شێوەیەکی گشتی چ لە مادەی 34 مەسەلەی پێشمەرگا شایەتەداراییەکان کۆمەڵک پرسی گرنگێک کە دەتوانین بڵێم ئاماژەی پێدراوە کارێکی باش هاتوۆتە پێش لەم بابەتە و دەتوانین بەشێکیشی بۆ نمونە ئەوەی سونەش ینی کە داواکاریان هەبووە ڕێکەوتن هەوە و ئەم لێگەیشتنەی هیوادارین بەردەوام بێ حکوومەتی ئێستای عێراق حکوومەتێکە دەتوانین بڵێن بیرکردنەوەیەکی جیاوازی هەیە و ڕێکەوتنی بنەڕەتیش هەیە ینی ڕێکەوتنێکی باش هەیە لەگەر حکوومەتی بە تایبەتی ئێستا نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فدال نێوانێکی باشە و ڕێکەوتنی باشش هەیە و لێگەیشتنی باشیە ئەمەش پێویستی بە دوواداچوون هەیە ئەمە دادەتونش دیسان دەڵێمەوە پێویستی بە یەک ڕێزینەوە ماڵی کورد هەیە ئەوەی کە ئێستاش دەبیندرێ بۆیە لە سەرەتای ساڵی 2021 یەکێتی و پارتی لەسەر ئەو پرسانەی کە هەن لە نێوانیان بە تایبەتی لەسەر کۆی پرسەکانی یان کێشەکانی ناوخۆی حکوومەت هەرێم و چۆنیتی ئیدارەدانی حکومڕانی و لێگەیشتن و مەبدەی تەوافق کە ئێمە لەگەر عەرەب داوای مەبدەی تەوافق دەکەین ئەبێ مەبدەی تەوافق و لێگەیشتنیش لەم حکوومەتەی هەرێمی کوردستان شەبێ و ئەوانەی کە من ئاماژەم پێدا دەتوانین بڵێن لە 2023 لەگەڵ حکوومەتی فیدرال بە تیمێکی هاوبەشی بەهێز و کە لە ڕابردوو جەگدو سەردانیان کردووە دەتوانین بڵێن لێگەیشتنی باشەیە و هیوادارین ئەو تیمانەکە بێن و ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی و پارتی بە تایبەتی ڕەهەندی نیشتیمانیەکان هەر بابەتێک هەر پرسێک بێ ئەوەی هیچ ڕنگدانەوەیەکی ئێرە چەند تەبابن چەند ناتەبابن ناتوان بڵێم ڕنگدانەوەی لەسەوەی بەخراپە بووە بەڵام تەبایی ئێرە ئەکید ڕنگدانەوەی زۆر زیاتری دەبێت لەسەر حکوم لەسەر بەغدا و بە تایبەتی ئێمە فراکسیۆنەکان ینی هەتەنیایەتی و پارتی نیەنەوەی نوێ لانی ئیسلامیەکانە هەمومان لێ پێویستمان بە کۆدەنجەکەیە بە فدراسیۆنێکەیە بۆ هەم ئەو پرسە نیشتمانانەی کە هەیە بتوانین بە یەک دەنگ و ڕنگ ببینە داکۆکەرێکی تەواوی خەڵکی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز هەرێم کەماڵاغا ئەنجامی سەرکردایەتی یەکێتی و سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق سپاس لە هەولێرەوە لەگەڵمان